داواکاریمانەوەیە تەنها شەهادەمان بۆ بکرێ هیچی ترمان ناوێت. باشە بۆچی شەهادەتان بۆ ناکرێن ڕێکارەکان چی بوونەوەی کە نەژیراوەتە بێت؟ ئەڵێن ئێوە ژمارەتان زۆرە لەبەرەوە شەهادەتان پێ نادرێت. ئێمە 2 ساڵ خوێنین و پارەمان هەمووی واصل کردو. ئەڵێن عەدەد زۆرە و وەزارەت ئەوەی پێ قبوڵ ناکرێت. ئیداری زانکۆ پێمان ئەڵێن چاوەڕێ بکەن و ئێمەش بەردەوامە بین تاوەکو شتێکمان بۆ بکەن بە بەڵگەوە. بۆ هەر لادانێک لە ڕێکارەکە بە یاسا ڕێکاری خۆی هەیە چۆن تەعاملی لەگەڵەکەی لە هەر شوێنێک لە هەر زانکۆیەک بێ هەر پەیمانگایەک بێ هەوڵ دەین کە یەکەم شتەوە بێ کە مافی تەلەبە نەفەوتێ لەمەوە ئەوشی کەس مخالفەی کردووە کە ڕێنمایی پێشێر کردو کە خەرقی ماڵێن ڕکوارمنتی کارەکانی کردووە ڕێگولیشنی کردووە ئەو بێگومان بە سزای یاسایی و بە ئیجراعاتی یاسایی و بە دواداچوون و بە متابعاتوانە ئەتوانین حەلی هەمووانە. مافی و قوتابیانە نافەوتێت هیچ قوتابێک لە هیچ شوێنێک ئەگەر بە حەقی خۆی وەرگیرابێ بە دەرەجەکەی وەرگیرابێ هیچ مشکلی دەرەجە ئەوانە نەبوو بێ واستە و منسوبیت و محسوبیەتی تێنەکەوت بێ یعنی استحقاقی خۆی هەبێ استحقاقی خۆی تەعاملی لەگەڵ دەکەین و ناڵین مستەقبەلیان فەوت